بەڵێزان بەردەوام دەبین لەسەر هەمان بابەت قسە و گفتوگۆ دەکەین باس لە داواکاری کە سوکاری ئەنفالکراوان دەکەین کە داوای گەڕانەوەی ڕووفاتی ئەنفالکراوان دەکەن هۆکاری نەگەڕانەوەی ئەم ڕووفاتانە چێ واروەها ڕێکارەکان چی دەبن و فشارەکان بۆ سەر لایانی پەیوەندیدار و حکومەت چین بۆ ئەوەی کە بەدەنگ داواکاری کە سوکاری ئەنفالکراوانەوە بشن تایبەت بن بابەتانە هێمن حەسیب ڕاستەوخۆ کە بەڕێزیان چالاکوان لە بواری جینۆسایدن لە ستودیۆی کەرکووکەوە لەگەڵمان دەبن کاگێ من سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان بە دیاری کراوی ئەوەی بەدواداچوون بۆ ئەم بابەتە کراوە بۆم کەیسە کراوە هۆکاری نەگەڕانەوەی ڕووفاتی ئەنفالکراوان بۆچی دەگەڕێتەوە بۆچی پشکنین و فەحسی DNA بۆیان دوا دەخرێت زۆر سپاس دەستان خۆش بێ بۆ ڕێخستنیان بەرنمەیە دیارە ئەم ڕووفاتانە لە مانگی ئابی ساڵی 2019 لە ئەنجامی هەڵکردنی گەردەلوول لە بیابان جلوبەرگەکان کەوتە دەر و دواتر خەڵک پێی زانی و تا ئەوەی دەسەڵات و حکوومەتی عێراق ئاگادار بۆ چوون ڕووفاتەکان دەرهێنرا دیارە بە دوای ئەوە پەتای کۆرۆنە پیا بوو و ڕێکارەکانی پەتای کۆرۆنە وای کرد ساڵ و نیوە بۆ 2 ساڵ ئەم پرۆسەیە دوا بخرێ بەڵام بەداخەوە یعنی ئێمە لە توانین بڵێن لە کۆتایی ساڵی 2021ەوە هەموو ینی دەتوانرا ئەم ڕووفاتانە بهێنرێتەوە ئەوەی هۆکارە بەڕاستی چەند هۆکارێک هەیە لێرەیە ینی کە هەندێکی هۆکاری تاڵن بەڵام من ئاماژەیان پێدەم ململانەیەکی ناوچەی لە نێوانی چەمچەماڵ و گەرمیان ینی کەلارا دروست بووە لەسەرەوەی ئەم ڕووفاتانە بڕۆنەوە بۆ کوێ ینی ببرێنەوە بۆ چەمچەماڵ یاخود ببرێنەوە بۆ ئەوێ و ئەمانە خەڵکی کوێن من پێم وایە هەردوو لایەن حەقی خۆیانن لە ڕاستی ناسنامەی ڕووفاتەکان دڵنیا بنەوە بۆی لەو شوێنە بنێژرێ بەڵام لەگەڵ ئەوەشدا ینی هەر کەسێک کە ئەنفال بووە لە بادینان لە پێنجێن لە گەرمیان کە سوکاری یەکتریە ئەگەر خەڵکی چەمچەماڵیشن با لێوێ بێژێ ئەگەر لە خەڵکی کەلار و گەرمیانشن با لە چەمچەماڵ بدێژرێن لەبەرەوە ئەمانە هاوڵاتی نیشتیمان بوونەوە قوربانی تاوانی جینۆسایدن ئەم داواکاریە یەکێکە لە هۆکارەکان هۆکاری دووەمی ئەوەیە بەداخەوە وەزارەتی شەیدان زۆر کەم تەرخەم بووەوە زۆر بێباک بووەوە هیچ استراتیژیەتێکی لەم کامیدەیەدا ئەم وزارەتە لەم کامیدەیەدا هیچ استراتیژیەکی بۆ پرسی گۆڕە بە کۆمەڵەکان و دۆسەی جینۆساید نەبووە خاڵی سێم هۆکارەکەی ئەوەیە بەداخەوە فراکسیۆنی یەکێتی لە بەغدا یاداشتێکی داوەتە توبعەدلی بەغدا کە تەوان یاداشتەکەی پشتی بەستووە بە داواکاری 50 کە سوکاری خێزان کە سوکاری ئەنفال کە داوایان کردو ئەم ڕووفاتانە نەیاتەوە تا ئەو کاتەی کە پشکنین هەم بۆ ڕووفاتەکان هەم بۆ کە سوکاری ئەنفالە کرێەوە متابقا کرێ و ئەناسرێتەوە ئەمە کوڕی ئەم خێزانەیە و ئەمە کچی ئەم خێزانەیە و ئەمە مناڵی ئەم خێزانەیە دیارە ئەم داواکاری ئاراسی فراکسیۆنی یەکێتی کراوە پێش 2 ساڵ و فراکسیۆنی یەکێتیش بە لەسەر ئەم یاداشتا بزەکەرێکی نووسێ و داێت ڕوادی بەغدا و تێتی نابێ بێتەوە تەوان داواکاری ئەو کە سوکاری خێزانە کە 50-60 کەسن مافێکی ڕەوایە خەڵک ینی دوای 35 ساڵ مناڵی خۆی خوشکی خۆی ژنی خۆی بە تایبەتی ئەم ڕووفاتانە کە هەمویان ژن و مناڵم بداسێنەوە و تا ئێستا لە 2023 ئەو هەنگاوە نەکراوە ئەم هەنگاوایان گرۆتە بەروەگەوەی زەخر بە ئاماژەی پێ بکەم ئەم هەنگاویان گرۆتە بەروەگەوەی زەخرێ لە توبعەدلی بەغدا بکەن کە بێن سامپڵی خوێن لە کە سوکاری ئەنفالکراوان وەربگرن کە تا ئێستا نەکراوە بەڵام دەبوو ڕاعاتی ئەوە بکرایە ئایا ئەم پرۆسەیە عێراق ئامادەیە بۆ کورد ئەنجامی بدە کە مافێکی ڕەوایەوە دادگای باڵای تاوانەکانی عێراق بڕیاری لەسەر داوە کە ڕووفاتەکان بناسرێنەوە و دوو ئەم پرۆسەیە ئەگەر بکرێت چەندێک ئەخایەنێ ینی دەبوو ئەم لێکدانانەوەی بکرایە بەداخەوە ئەمە نەکراوە ڕووفاتەکان لە کاتێکدا ئەگەر پشکنینی دیئێنەیان بۆ بکرێ و دوجار بۆ نمونە هەر هاوڵاتیەک هەر کە سوکاری ئەنفالێک بزانێت کە ئەمە با بڵین لە بنەماڵەکەی خۆیەتی بەم شێوەیە باشتر نییە و لە هەمان کاتیشدا عێراق بۆچی ئامادە نییە کە ئەم پشکنینە بکات کە مافێکە بۆ با بڵین کە سوکاری ئەنفالکراوان بەڵێ لە جیهاندا هەموو کە سوکارێکی قوربانیانی تاوانەکانی جینۆساید مافی ڕەوای خۆیانە ڕووفاتی ئازیزانیان بدۆزنەوە دڵنیا بن ئەوە ڕووفاتی کەسی ئەوانە و دادگای باڵای تاوانەکانی عێراق لە دۆسەی ئەنفال و لە دۆسەکانی تریشا ئەو مافەی داوە با کە سوکاری قوربانیان بەڵام پرسیارەکە لێرەیە لە 2023 تا ئێستا
ئەوەی کە کراوە هەموو ڕوفاتانەی پێشتیشێت هاتوەوە توبعەدی بەغدا نمونەی لە ڕوفاتەکە وەرگردووە و کۆدێکی بۆم سامپڵە داناوە کۆدێکی بۆ ڕوفاتانە داناوە و ڕوفاتەکان هێنراوەتەوە کوردستان و ئەگەر ڕۆژێ لە ڕۆژان سامپڵی خوێن وەرگیرا لە کە سوکاریان بەراورد کرا بزانێت لە چی گۆڕێکا لە کوردستان نێژراوە بەڵام تا ئێستا هەنگاوی نەناوە بۆ ئەوەی کە خوێن سامپڵی خوێن هەڵمەتێکی نیشتیمانی مەسن لە کفری لە کلار تا بادینان و هەموو شوێنەکان بێت کە سوکاری ئەنفال کۆکاتەوە سامپڵی خوێنیان لێوەرگری و بەحسی دیێنەنی بۆ بکە و بەراوردی کا لەگە ڕوفاتەکان لە کاتێکە لە هەموو عێراقا ئەوە ئاکا یعنی ئێستاکە من دوێنەکە سەیرم کرد لە 11ەوە هەڵمەتی نیشتیمانی لە پارێزگای ئەنبار دەست پێ کردووە بۆ ئەڵێ هەر کەسێ لە ماوەی شەڕی داعش لە 2014 بۆ 2017 کەسی بزر بووە کەسی بێسەر شوێن بووە با بێ سامپڵی خوێنیان لێ وەرەگرین بۆی لەگەڵ ئەو ڕوفاتانەی کە نەنەسراون تاوان داعشی چاوانی ئەنجامدا و خەڵکی گۆڕەمە کۆمەڵ زیندە بە چاڵ کردووە لەگەڵ ئەو ڕوفاتان بدادا پرسیارەکە لێرەیە عێراق ئامادەیە لەو ناوچانە بیکە بەڵام تا ئێستا ئامادە نییە لە هەرێمی کوردستان باشە بۆ ئامادە نییە وەگوتم یەک کەمتەرخەمی وزاتی شەهیدانە دوو کەمتەرخەمی نوێنەرانی کووردە لە بەغدا لە سەر و کۆمارە بۆ وەزیرەکان و بۆ پەرلەمانتارەکان کە ستراتیژیەتێکیان نەبوو بە پرسی ڕوفاتەکان نەک ئەم ڕوفاتانە یعنی بۆ هەموو ئەو گۆڕە بە کۆمەڵانەی هەیە ئەوەی کە ئەولەویەت نەبێ لای نوێنەرانی کورد پرسی جیرۆسایدی کووردە سەیری ئەومەکە جاروبار پەرلەمانتارێک لێرە و لێوێ قسەیەکەکا و پۆستێک لە فەیسبووکەکە بەڵام ستراتیژیەتیان نییە ساڵی جارێک یا 6 مانگ جارێکەکان بابەتیان بکوێتە بیر کاکێ من لێرەدا ئەرکی وەزارەتی شەهیدان و ئەنفالکراوان چێت تا چەنە یعنی با بڵێن داواکاری کە سوکاری ئەنفالکراوان لە بەرچاو دەگرن چۆن ئەرکی سەرشانە پێویستە بەدوای ئەم کەیسەدا بچن وەگوتم بەپێی یاسا بەپێی دامەزراوەکان یاریێمی کوردستان وەزارەتی شەهیدان ئەرکی خۆیەتی هەستێ بەدوایم دۆسیێ بچێ بەڵام وەزارەتی شەهیدان وەزارەتێکی کەمتەرخەم و بێباک بووە و ئەم هەنگاوەی کە فراکسیۆن یەکێتیش بە یاداشێکدارێت و عەدی بەغدا بکردێتێ پاساوێک بەدەستی خۆیەوە کە ئەڵێ من ئەوان ڕێگرن لە بن وە ساڵی ڕابردووش لە 2022 وەزارەتی شەهیدان ڕووکردنەوەیکی داوە ئەڵێ فراکسیۆنێک ڕێگرە لەوەی ئێمە ڕوفاتەکان بینینەوە کاکێ من کەلاخۆ لە کاتێکا خۆی کەمتەرخەمە بەڵام ئەم هەنگاوە بۆتە ئەوەی و پاساوێکی گرۆتە دەستی خۆیەوە باشە بە دیاریکراوی هەڵبەتە دوێنێ کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی هەبوو تایبەت بم بابەتە و کە سوکاری ئەنفالکراوانیش پەیامی خۆیان دەگەێنن داواکاری کە سوکاری ئەنفالکراوان پەیامەکانیان و ئەو کۆنگرە ڕۆژنامەوانی چ فشارێک دروست دەکات لەسەر لایەنی پەیوەندیدار بۆ گەڕانەوەی ئەو ڕوفاتانە دیارە دوێنەوەندەی من ئاگادار بم لە 6 شار و شارۆچکە کۆنگرەی ڕۆژنامەوانی لەلایەن ڕێکخراوەکان و کە سوکاری ئەنفالکراونەوە کراوە و یاداشتێکی یاوبەش بووە خوێندراوەتەوە و فشارشی دروست کردووە هەر ینی جگەل لەوەی کە میدیا ڕووماڵێکی بەهێزی کردووە و ینی با بڵێن بابەتەکە ورژێنراوەتەوە بابەتەکە هێنراوەتەوە بەرباز لەبەرەوەی ئێمە لە مانگی 2022 بەیاننامەیەکمان دەرکرد جاترم بابەتە ورژێنرا لە مانگی 8 ساڵ ڕابردوو بەیاننامەیەکمان دەرکردم بابەتە ورژێنرا وزارەتی شەهیدان ئەو بەیاننامەی دەرکرد ئەم بابەتە بۆ ئەوەیە دەسەڵات بە ئاگا بێنینەوە کە دەسەڵات و حکوومەتی هەرێم و حیزبەکان ئەم کەیسیان لەبیر کردووە بهێنرێتەوە و دەرئەنجامەکەشی بەلانی کەمەوە هیچ نەبێ ئەو بەرنامەی بەڕێست و ئەو بەرنامانەی شەوی ڕابردوو لە کەناڵەکانی ترساس کراوە بەڵێ سپاس بۆ ڕوونکردنەوەکان زۆر سپاس بۆ هێمن حەسیب چالەکوانە بواری جینۆسایت دووبار سپاس کەمیانی بەیانی کورسستان نوێز بوویت